رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء وخاتم المرسلين محمد وعلى آله وصحبه وسلم. ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا ربنا إنك رؤوف رحيم. آمين. لا درسي حوتم بلين حديث حوتم دفرمي عن أبي رقية تميم بن أوس الداري رضي الله عنه أن النبي صلى الله عليه وسلم قال: الدين النصيحة. قلنا: لمن يا رسول الله صلى الله عليه وسلم؟ قال: لله ولكتابه ولرسوله ولأئمة المسلمين وعامتهم. رواه مسلم. أو فرمودي حفتم لشرح 40 نووي حديث جزور قيمة وبتايبتيش إنسان إيمان دار وإنسان مسلمان ديار كردني معالمي إنسانة بتايبتي بو إيمان داران برامبر بخوا برامبر ب كتاب كان إخوا جا قرآن وإنجيل وتوراة وزبور أو كتاباني كنازلي كردون وبرامبر ببيغمبران إخوا عليهم الصلاة والسلام وبدلت زي كمش برامبر بخاتم الأنبياء محمد المصطفى عليه الصلاة والسلام وبرامبر بند صلاة داراني مسلمانان جا خلفاء الراشدين وبقرتادي تخواروا أو جا درباري عامي خلش. طبعا ويشك لو فرموداني أو صحابة برزاء تميمي داري جراوي. طبعا تميمي داري أجوت عن ليبيا تنيتشك لو صحابة برزاني لصالي نوي هجري مسلمان بو وتاك حديثك وتاك حادثيك علامات الروجي دوائي ويانا وتا پیغمبری خوا علیه الصلاة والسلام كباسي علامات الروجي دوائي بو كردون وباسي دجالي بو كردون تميمي داري دجالي بينيوه. بس أو حادثة كم مشهورة حادثات اجت شنو أواني كجوش ما جوشيان لمانا حادثي الجصاصة حديثة مشهورة لقالكم على صحابيتي الريان ليون دبي تميمي داري دسنا نزيق بحر لنزيق بحر شتيتشان لي بيدا دبيت نوكو همو جياني توكا اويش بيان سير دبي دالي بدوام داورة تميم بدواي دادتت انتا ديباتا اشكوتيشي وحديثة كدور وبردرجة لوين داري هەندێک پرسیاری لێ دەکاتن ئەوەی کە لە ئەشکەوتەکەیە کە دەجالە دەربارەی پێغەمبەری ئاخری زەمان عەلەیهی سەڵات وسەلام هاتووە یان نەهاتووە، دەربارەی بوحەیرەی تەبەریە زۆر پرسیارانی لێ دەکات کە پێغەمبەر کاتی خۆی عەلەیهی سەڵات وسەلام بە خەڵکەکەی وتووە کە دێتەوە بۆ پێغەمبەر دەجێڕیتەوە ئەو بەسەرهاتەی خەڵکی کۆ دەکاتەوە و دەڵێ تەمیم بۆیان بجێڕەوە کە هەمان ئەو قسانەی کە پێشی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بۆ خەڵکەکەی کردووە. طبعا یەکێک بووە لە تەمیمی داری، یەکێک بووە لە ڕاهیبە هەرە بە دینەکانی پێشەوەی کە ئیسلام بێ لە فەڵەستین نیشتەجێ بووە و زۆر عابید بووە و هەتا هەندێک لە عولەما دەفەرمون ئەو ئەدداری یعنی وەکو بڵێ بۆ مەسەلەی دێر و ئەوانە دەگەڕێتەوە، ئەو بەشێکی لە ماناکەی. طبعا کۆمەڵە حەدیثێکی لە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ڕیوایەت کردوون و یەکێکە لە هەرە حەدیثە موهیمەکان کە ئەو جێڕاوێتەوە لە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کە دەفەرمێ أن النبي صلى الله عليه وسلم قال پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی الدین النصیحة کە بە هەردووچی بە معریفە هاتوون. الدين النصيحة بألف لامي دەست پێ کردوون بۆی کە بڵێ
دین وەکو بڵێ لە بۆ حەسرە دین بریتیە لە دڵسۆزی و لە دڵسۆزی نواندن بۆ ئەو شتانێنی مەگەر بۆ ئەو دڵسۆزیە نەبێ هیچی دیکە وەکو بڵێ ئەو سوقل و ئەو قووەتەی ئەوەی نابێت چکە ئینسان ئەگە دڵسۆزیەکەی نەبوو ئەوانەی دیکەی لە دەست دەچن. دەفەرمێ قلنا لمن يا رسول الله. طبعا بۆ پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام یەکەم جار هەموو حەدیسەکەی نەفەرمووە. دائما ئینسان ئەگەر شتێک باسکە کە زۆر گرنگ بێ ماناکەی دیار نەبێ ئیشتیاق دەداتە خەڵکی کە گوێ ڕادەگرێت. جا لە ڕیوایەتێکی دیکە داتوە 3 جار فەرمووتی الدین و النصیحة الدین و النصیحة الدین و النصیحة ڕاوەستاوە. قلنا لمن يا رسول الله صلى الله عليه. طبعا النصيحة برا برزكاني خم لا نصح و لا نصح ولا نصيحة و لزور معناي هاتون بەڵام لێچێک لە ماناکان کە زۆر سەرنجی ڕاکێشان برا بەڕێزەکانی خۆم مەسەلەی النەسیحە پێم خۆشە کە زۆر ئیستیفادەی لێ دەکەین بە مانای دروێنەوە دێتن دروینەوەی جلوبەرگ و ئەوانە بە مانای دروینەوەی جلوبەرگ دێتن کە ئینسانی مسلمان ئەو دڵسۆزیەی تەشبیه کراوە بەچە بە دروێنەوە و پۆشتەکردنی خەڵکی جلگ درون. یعنی دەبێ ئینسانی مسلمان ئەوەندە دڵسۆز بێ چۆن کابرایەک جلوبەرجێک دەدروێتن عەوڕەتی پیاویدا دەپۆشێتن ئەو دڵسۆزیەی ئێمەش دەبێ لەو ئەوەی مهمتر بێتن. طبعا لێرانە برا بەڕێزەکانی خۆم مەسەلەی دین ئەو منهەجەیە کە خوای پەروەردگار تەبارەک و تەعالە ناردوویەتی بۆ پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام بۆی کە بە ئێمەی ڕابگەێنێت. اليوم أكملت لكم دينكم. ئەو دینە مەبەستی پێ ئیسلامە مەبەستی پێ ئەو شەریعەتەیە ئەو عەقیدەیە کە خوای پەروەردگار تەبارەک و تەعالە ناردوویەتی و هەر کەسێک بە دوای غەیری ئەو دینە بکەوێ هەڵگری غەیری ئەو دینە بێ فەلە یوقبەلە منه خوای گەورە لێی قبول ناکاتن. ئەو دینانەی کە لە ڕابردووش دینی سەماوی بوون دینی نەسڕانیەت دینی یەهودیەت و دینی ئیبراهیم کە خوای گەورە تەبارەک و تەعالە زۆر تەرکیزی لەسەر دەکاتەوە ئەو دینانە هەمووی نەسەخ بووینەوە. یعنی کەسێک ئێستا بڵێ من لەسەر دینی باوە ئیبراهیمم عەلەیهی السەڵات وەسەلام کە خوای پەروەردگار بە پێغەمبەری ئێمە و بە ئێمەش دەفەرمێ کە ئیبراهیم قودوەیە لە بۆ ئێوە. منهەجی ئیبراهیم کە منهەجێکی زۆر قەویم بووە بۆ خۆی ئوممەتێک بوو بەڵام پاش هاتنی ئەو منهەجە هەموو منهەجەکانی دیکە لە کار خران. تەشبیه نەبێ وەلله المەثل الأعلى برا بەڕێزەکانی خۆم. ئەمڕۆ لە هەموو دنیا سیستەمی زۆربەی پەرلەمانیە دەبینە ئەو ڕۆ یاسایەک دەردەچێ ئەو یاسایە خولێکی دیکە دێتن ئەو یاسای هەموار دەکاتەوە کە هەمواری کردەوە ئۆتۆماتیکیان ئەو یاسایە تەعتیل دەبێ ئیشی پێ ناکرێتن ئیش بە چ دەکرێت بە هەموارەکەی دەکرێتن ئیش بە هەموارەکەی دەکرێتن. هەموو شەرائعی پێشی ئێمە و هەموو کتابەکانی پێشی ئێمە هەموو دینەکانی پێشی ئێمە خوای پەروەردگار هەمواری کردوونەوە. یەک سیستەم و نوسخەیەکی یەکجارەچی کە هەموار ناکرێتەوە هەموار ناکرێتەوە هەتا ڕۆژی دوایی. جا ئەوە دەبێ بەڵێ لە یاساکانی دەستکردیش هەندێک یاسا هەن هەموار ناکرێنەوە پەرلەمان ناتوانێت هەمواریان کاتەوە. یاسای هەمیشەیی
ئەوە کاتێک کە دەرچوێندراوە قابلی دەستلێدانی نییە. ئەو دینە دەفەرمێ ئەددین و ئەننەسیحە، لەبەر گرنگی دڵسۆزیەکەی. نەسیحە یانی چییە؟ ئینسان هەرچی کە دڵسۆزی و هەرچی کە سەلیقەی چاک و باشت هەیە صرفی کەیەتۆ. قلنا لمن يا رسول الله، فەرمومان بۆچی پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام؟ قال لله، یەکەمیان بۆ خوا. بۆ خوا تەبارەک و تەعالا دڵسۆزی ئێمە، دڵسۆزی ئیمانداران بۆ خوا چۆنە؟ خوای گەورە بپەرستین، عەبد و بەندەی چاک بین بۆی، شرکی بۆ بڕیار نەدەین، نە لە ئەسمائیدا، نە لە صیفاتیدا، نە لە ئەفعالیدا، و خۆشەویستیەکەمان لە ئاستی گەورەی و عەزەمەتی خوادا بێ، ترسمان لە ئاستی گەورەی و عەزەمەتی خوادا بێ، داواکردنەکەمان لە ئاستی گەورەی و عەزەمەتی خوادا بێ، تەشبیهی نەکەین، تەعتیل و تەحریفی ناوە جوانەکانی نەکەین، بە شێوازێک لێی بپاڕێنەوە بیپەرستین کە لەو دەوەشێتەوە و شایستە و لایەقی ئەوە. و لە کاتی قەڵەباڵغی و لە کاتی پەنهانیدا وەکو یەک ترس و گەورەی و عەزەمەتی خوا لە دڵ و دەروونەکانماندا ئامادە بێت. و هەوڵ دەین ئەو صیفات و ناوە جوانانەی خوا تەبارەک و تەعالا بە خەڵکی ڕابگەیەنین، هەوڵ دەین ئەو شەریعەتەی جوانی خوا تەبارەک و تەعالا کە ناردوویەتی بڵاوی کەینەوە و دیفاع بکەین لە شەریعەتی خوا، لە پەیامی خوا، لە مەنهەجی خوا، و دەعوە و بانگەواز بکەین بۆ بڵاوکردنەوەی دینەکەی، و جیهاد بکەین بۆ بەرزکردنەوەی کەلیمەی تەوحید و لا ئیلاهە ئیلا الله. جیهاد بە مانا شاملەکە و بە مانای گەورەیەکەی، چونکە جیهاد کەلیمەی جیهاد زۆر فراوانە، یەکێک لە مەدلول و واتاکانی قیتالە، کە ئەویش قیتالەکە کاتێک دەکرێت کە دەوڵەت هەبێ، کە خەلیفە هەبێ، کە بەرپرسێکی وەکو بڵێ ڕئیسی ئەو دەوڵەتەی هەبێ، بۆ چونکە خوێن ڕشتن و ئەوانەی لە دوایە دەبێ ئەوە لە کات و شوێنی خۆیدا ناکرێ هەر کەسێک کە لەو لای قیت بووە فتوا بدات و خوێنی حەڵاڵە و خوێنی حەڵاڵ نییە و ئەوی بکوژە ئێوە کاول دەبێت. لەبەرەوە کە دەوڵەت هەبوو یەکێک لە سیستەمەکانی ئەو دەوڵەتیان، یەکێک لە بنچینەکانی ئەو دەوڵەت، یەکێک لە کۆڵەکەکانی ئەو دەوڵەتە وەزارەتی دیفاعە، کە وەزارەتی دیفاع بۆ دیفاعکردن لەو بقعە جوغرافیەی کە تێیدا دەژی ئەو دەوڵەتە، و دیفاعکردن لەو هاوڵاتیانەی بەبێ گوێدانە ئینتیمای دینیان. ئاگاتان لەوەی بێ کە دەوڵەت دەوڵەتی ئیسلامی بوو، دەبێت چۆن دیفاع لە موسڵمانێک دەکا کە نیشتەجێ ئەو بقعەیە، دەبێت دیفاع لە جوولەکەیەکیش بکە، دیفاع لە نەسڕانیەکیش بکە، کە لێرانە نیشتەجێیە، کە حەقی مواطنەی هەیە. کە پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وسەلام لە دەوڵەتی مەدینە یەکێک لە خاڵەکانی کە لە میثاقی مەدینەی مۆر کردبوو، جوولەکە و موسڵمانان پێکەوە دیفاع لە مەدینە دەکەن، و ئەگەر جوولەکە خوێنیان هاتە سەر پێیان نەدرا موسڵمانان هاوکاریان بکەن بۆی کە خوێنەکەی خۆیان بدەن. ئەگەر موسڵمانانیش خوێنێکیان هاتە سەر پێیان نەدرا جوولەکەکان هاوکاریان بکەن بۆی کە خوێنەکە بدەن. میثاقی مەدینە زۆر عەجایبە گەر بیخوێنینەوە. ئەوجا جیهادکردن بە دەعوە بانگەواز دەکرێت، بە قەڵەم دەکرێت، بە ماڵ دەکرێت، بە هەموو ئەوانە دەکرێت. لەبەرەوەش خوای پەروەردگار تەبارەک و تەعالا کە پێغەمبەری خوا عەلەیهی سڵام کە باسی گەورەترین جیهاد دەکات، دەفەرمێ کەسێکە بە خۆی و ماڵ و سەروەت و سامان و هەموو شتێکی بچێتە دەر لە پێناو خوا نێتەوە، هەمووی لەدەست داتن. ئەوە گەورەترین جیهادە. بەڵام ئەمڕۆ کە ئێمە تێداینە کە ئەمڕۆ ڕۆژی دەعوە و بانگەوازە و بڵاوکردنەوەی فەضائیل و شتە جوانەکانە، بەڕاستی چاکترین جیهاد ئەوەیە کە ئینسان
بە ئەخلاقی خۆی بە ڕەوشتی خۆی بە علمی خۆی بە زانستی خۆی بە ماڵی خۆی هەوڵدا ئەو پەیامە جوانەی خوای پەروەردگار بە خەڵکی ڕابگەێنێتن و ئەخلاق و ڕەوشتی خۆی جوان کاتن بۆی خەڵک ئیسلامەکەی لا جوان بێتن. ئەو جەبرا بە ڕێزەکانی خۆم بۆی کە قەناعەتیشمان بە جیهادی چەکی شەیە، بەڵام وەکو گوتمان لە شوێن و لە کات و لەوەی خۆی کە دەوڵەتی ئیسلامی بێ خەلیفەی موسڵمانان ئەو بێ ئەوە بکاتن بۆی خەڵکێک بە هەڵە لێکی نەداتەوە، ئەو بێ ڕێک خات و ئەو شتانە تەرتیب کات و لە چوارچێوەی چۆن ئێستانەکە هەموو دەوڵەتێک وەزارەتی بەرگری هەیە، وەزارەتی پێشمەرگەی هەیە، وەزارەتی چی هەیە، جا ئەو کاتەش ئەو سیستەمە ناوی چی لێ نەندرێتن ئەو کاتی خۆی ئازاد دەبێ هەر ناوێکی کەلەی بنێتن. دووەمیان قال لله ولكتابه، دڵسۆزی ئیمانداران بۆ کتابی خوا یان بۆ کتابەکانی خوا چۆنە؟ جارێ یەکەم شت دەبێت ئیمانی بە هەموو کتابەکان هەبێت، ئیمانی بە قورئان هەبێت کە کەلامی خوا، ئیمانی بە ئینجیل هەبێت کە کەلامی خوا، ئیمانی بە تەورات هەبێت کە کەلامی خوا، ئیمانی بە زەبور هەبێت کە کەلامی خوا، ئیمانی بە سوحوفی ئیبراهیم و موسا هەبێت، ئەوەی کە باس کراون، ئەوەی کە باسیش نەکراون کە خوای گەورە ناردوون هەر ئیمانمان پێیان هەیە، بەڵام بۆ باسی ئەوانە دەکەین ئەوانە باس کراون، ئیمانمان پێیانە. بەڵام چۆن شەریعەت و دینەکەی دوا دین کە دینی محەممەد المستەفا عەلەیهی سەلام هەموو دینەکانی دیکەی بەتاڵکردنەوە، قورئانەکەشی کە کەلامی خوایە هەموو کەلام و هەموو کتابەکانی دیکەی چ کردن؟ ڕایگرتن. هەرچەندە ئینجیل و تەورات و زەبور و جارێ زەبور هەر بەو شێوەی نەماوە، بەڵام ئینجیل و تەوراتیش دەستکاری کراون تەحریف کراون، بەڵام فەرەز ناگەر تەحریفش نەکرابان هەمان ئەو نوسخە ئەسڵیەبان کە لەلایەن خوای پەروەردگارەوە تەبارەک و تەعالا واستە بە جوبریل عەلەیهی سەڵات وسەلام بۆ موسا و عیسا هاتوون عەلەیهیمو السەڵات وسەلام، ئەمڕۆ کاریان پێ ناکرێ، بۆ چکە خوای پەروەردگار تەبارەک و تەعالا دوایین پەیامی خۆی ڕەوانە کردووە. ولله المثل الأعلى، نمونەی هەرە بەرز بۆ خوای پەروەردگار تەبارەک و تەعالا. ئێستا بینێ بۆ نمونە سەرکردەیەک 10 ساڵ پێشی ئێستا خیتابێکی دابێت، پەیامێکی بۆ خەڵکی بڵاو کردبێتەوە، هەندێک مەعالیمی دیار کردبن. ئەمڕۆژ کە ساڵی 2019 پەیامێکی نوێتری بڵاو کردبێتەوە، هەندێک مەعالیمی بۆ خەڵکی بڵاو کردبنەوە، خەڵکێک بێ ئاگای لەو پەیامەی ئێستانە بێ بچی احتیجاج بە پەیامەکەی 10 ساڵ 20 ساڵ پێشی ئێستانەکە بکاتن، هەموو خەڵک پێ دەکەری کوڕە دەڵێ بابەت و لە دەگوێی گادانوستیەوە 20 ساڵ پێشی ئێستا پەیامی نوێی هەیە ئەو سەرکردەیە. چاوی چاوم ئەو خوا عەزیمەی گەورەی ئێمە دوایین پەیامی نوێی بۆ سەرزەوی ئەو قورئانەیە، دوایین منهەجی خۆی، دوایین کەلامی خۆی بۆ ئەو خەڵکەی ئەو قورئانەیە. بەڵام وەکو ئیمان پێبوون دەبێ ئیمانت پێ بێ، گەر ئیمانت پێ نەبێ پێی کافر دەبی، بەس ئیش پێکردنەکە دەبێ بێ کە دوایین پەیامە و هەموو پەیامەکانی دیکەی تێدا کۆکراوەتەوە. دڵسۆزیمان بۆ کتابەکان چۆنە ئیمانمان پێبن وە بە تایبەتیش قورئان بیخوێنینەوە تا پێمان دەکرێت لەبەری کەین، تەفەکوری تێدا بکەین، لێی ورد بینەوە، ئەحکامەکانی جێبەجێکەین، حەڵاڵەکەی جێبەجێکەین، حەرامەکەی جێبەجێکەین و بیکەینە منهەجی ژیانمان. ئەوە دڵسۆزیە بۆ قورئان. ئەوە دڵسۆزی نییە بۆ قورئان لە ناوبەرگێکی سەوزی دانەی و لە سەر وێندەرەی دانەی، ئەوە دڵسۆزی نییە بۆ قورئان بینی لە پەرلەمانێکی دانەی بەس کاتێک کە پەرلەمانتار دەردەچن سوێندی پێ بخۆن و لە تەنشت ئینجیلی دانەی جاری واشێ کابرا چکاندە نەشارەزایە کابرای بەناو موسڵمان دەستی لەسەر ئینجیلەکەی داناوە نازانێ و کە کامەی قورئانە کامە ئینجیلیشە، بەس بۆ سوێن خواردنەکە دەستی لەسەر دانەیە و کە هەموو یاساکانی کە دەریش دەچن پێچەوانەی و قورئانە بن. ئەوە دڵسۆزی نییە بۆ قورئان، ئەوە دڵسۆزی نییە بۆ کتابینە، بۆ کتابی خوا. دڵسۆزی کارپێکردنیەتی، دڵسۆزی ڕێز لێگرتنیەتی، دڵسۆزی ئیشکردنیەتی بە حەڵاڵ و حەرامەکەی. ئەو جەبرا بەڕێزەکانی خۆم ئاگاتان لێبێ لە ماڵەوە ئەوە قورئانە کەلامی خوایە، حتا ئاوای دامەنێن بە پێچەوانەوە،
سەراوبنی دامنێن ئاوای دانێن لە مەکتەبەی هەوڵدەن قورئانەکانتان با لە سەروی مەکتەبەکە بێت کتابی دیکە با لەسەر قورئانی دامنێن بەداخەوە دەڵێم چووم بۆ هەندێک ماڵان تەماشا دەکەم قورئانە دانرا و کۆمەڵە کتابێکی لەسەر قورئانی داناوە با بۆ کەلامی خوایە دروست نییە لەبەردەستی منداڵانی دامنێ منداڵ یاری پێ نەکەن چکە منداڵ نازانێت حیوانات بە حیواناتی خۆی ڕێز لە قورئان دەگرێتن لەو ماوەی ڤیدیۆیەکیان بۆ ناردم پشیلەیەکە قورئانی داناوە بەسەر قورئانی دا باز نادات قورئانی لا دەدا کتابێکی دیکە لا دە زۆر بە تەبیعی بەسەر کتابەکەی دا باز دەدات کتابەکەی لا دەدا قورئانەکەی دێنیتەوە بە دەوری قورئانەکەیدا دەسوڕێتەوە بەسەر قورئانی دا باز نادات لەبەرەوە برا بەڕێزەکانی خۆم هەم خوێندنەوەشی یەکێکە لە دڵسۆزیمان بۆی کە ئەوە بێتن کە عیبادەت و خواپەرستیە و داوەکردنیش بە قورئان داوەکردنیش بە قورئان کە یەکێکی دیکە لەو دڵسۆزی ئێمە و پاراستنی لە سینجی دایکان و خوشکان و برایانمان و ئیمان پێبوونی هەموو شتێک کە لەو قورئانەدا هاتووە ئەو جابرا بەڕێزەکانی خۆم وەلی ڕەسوولیه ئێمە ئیمانمان بە هەموو پێغەمبەرانە فەرقی زۆر جار دەڵێ باشە فەرقی ئێوە و جوولەکە و نەسڕانیەکان چیە موسڵمانینە موسڵمانان باوەڕیان بە هەموو پێغەمبەرانە عەلەیهیمو السەڵاتو وەسەلام ئێمە ڕێ بە خۆمان نادەین بێڕێزی هەر کەسێک کە بێڕێزی بە پێغەمبەرێک کا لە ناو موسڵمانان پێی کافر دەبێت با نازانم حافظ قورئان بێ با نازانم چ بێت ئێمە قەناعەتمان وایە پێغەمبەران عەلەیهیمو السەڵاتو وەسەلام هەمویان ڕێز لێگیراو بوون لای خوا و هەمویان خوای پەروەردگار هەڵی بژاردوون و هەمویان چاکترینی ئینسانەکان و بەشەرەکان بوون بەڵام پێغەمبەر بوون نەخوا بوون نە کوڕی خوا بوون نە خزمی خوا بوون پێغەمبەرن ئینسانن ئینەما ئەنە بەشەڕ مثلکم هەمیش بەشەرێکم وەکووە بەڵام فەرقی من لەگەڵ ئێوە چییە ئینەما یوحا ئیلەی وحی بۆ من دادەبەزێتن ئەوجا پێغەمبەران عەلەیهیمو السەڵاتو وەسەلام پێغەمبەری خوا عەلەیهی السەڵاتو وەسەلام کە گەورەی هەموو پێغەمبەران و سەرداری هەموو پێغەمبەرانیشە بەڵام بۆی کە خەڵک تووشی ئیفرات و تەفریط نەبێت لەو کاتەیدا دەفەرمێ تەفزیلم مەکەن بەسەر عیسادا بەسەر موسادا بۆی خەڵک بە نەوعێکی دیکەی ئەوە نەکا بەڵام دەفەرمێ ئەنە سەید ولدی ئادەم وەلا فەخر گەورەی نەوەی ئادەم بە فەخر و شانازیشەوەی ناڵێن بەڵام وای نەکردووە فەضائیلی پێغەمبەرانی دیکە عەلەیهیمو السەڵاتو وەسەلام لە بەرچاو نەگیرێتن لەبەرەوە کاتێک کە باسی موسا دەکا پێغەمبەری خوا عەلەیهی السەلام دەفەرمێ کاتێک کە من کە هەڵدەستینەوە لە بۆ حەرەسات و لە بۆ حەشر و حیساب و قیامەت تەماشا دەکەم موسا عەلەیهی السەڵاتو وەسەلام دەستی لە وەچی گوتی لە پێچکەی عەرشەوە گرتووە عەلەیهی السەڵاتو وەسەلام نازانم پێشی من زیندوو بۆتەوە یان هەر ئەو سەعقەیەی کە لە چێوی توور کاتێک کە داوای بینینی خوای پەروەردگاری کرد ربي أرني أنظر إليك قال لن تراني ولكن انظر إلى الجبل فإن استقر مكانه فسوف تراني کاتێک کە تەماشای کرد خۆی پیشانی چێویدا خوای پەروەردگار تەبارەک وتەعالا فخر موسى صاعقا موسى عليه الصلاة والسلام لهۆش خۆی چوو پێغەمبەران لای ئێمە هەمووی پێغەمبەری خوان هەمووی جێ ڕێزن وانە کە ناویان دێنین دەڵێن عليهم الصلاة والسلام بەڵام کە ناوی پێغەمبەری ئێمە دێ دەڵێن صلى الله عليه وسلم بۆ چونکە خوای گەورە ئەمری پێکردووی ڕەزیلە ئەو کەسەی کە ناوی پێغەمبەری خوای لابێ عليه الصلاة والسلام سەڵاواتی لەسەر لێ نەدا بەدبەختە پەشیمان دەبێتەوە ئەو جابرا بەڕێزەکانی خۆم لە ناو هەموو پێغەمبەرانیش کە خاتەمی پێغەمبەران کو دینەکەمان خاتەمی دینەکانە قورئانەکەمان خاتەمی کتابەکانە پێغەمبەریشمان عەلەیهی السەڵاتو وەسەلام خاتەمی ئەنبیا و خاتەمی پێغەمبەرانە گاڵتەتان بەوانە بێ کابرا و ڕۆقیت دەبێتەوە لەو لای دێتن وەڵا من ئەوە دەموێت دینی کوردان دینی ئیسلامە ئەوە بە ناوی زەردەشتی و ئەوە بە ناوی نزانم بندەشتی و ئەوە بە ناوی نزانم بوذا و ئەوە بە ناوی چ هەمووی گاڵتەکردنە بەخۆ ئەگەر ئەمڕۆ پەشیمان نەبنەوە تۆبە نەکەن بە ئەبەدی لە ناو ئاگری دۆزەخدا دەمێننەوە
چۆن خوای پەروەردگار ڕازی نابێ بە دوای هیچ دینێکی دیکە بکەوی غەیری ئیسلام، چۆن ڕازی نابێ کە هیچ کتابێکی دیکە پەی ڕەوکەی غەیری قورئان، بە هەمان شێوەش ڕازی نابێ بە دوای هیچ پێغەمبەرێکی دیکە بکەوی غەیری محەممەد المستەفا عەلەیهی السەڵات وەسەلام. والله لە دوای غەیری محەممەد المستەفا بی چاوت بە بەهەشت ناکەوێت. قسەی من نیە بۆ خۆتان بڕۆن بخوێننەوە تحقیقکەن، جایی وایە دەڵێ کاکە دەی فەرقمان نییە و هەمومان یەکین و هەمومان براین و بەخوا فەرقمان زۆرە، فەرقمان ئاسمان و ڕێسمانە. ئەو کەسێک کە باوەڕی بە ئیسلام، ئەو کەسێک کە باوەڕی بە قورئان، ئەو کەسێک کە باوەڕی بە محەممەد المستەفا عەلەیهی السەلام بە دوای کەوتۆ موسڵمانە، غەیری وی کافرە، ئەوەی کە باوەڕی پێ نەبێ. ها ئەوەیە جا چێ پێی خۆشە ئەلە سەر ئەو سەری چێ پێش خۆش نییە و چ کابرای گوتی ئەلباب یەفوته جەمەل، ئەو دەرکە وشتری تێدا دەچێتە دەرەوە. بەڵام فەسەتەذکوڕون ما ئەقول لەکم، بە فکرە خۆتان دینەوە کە ئایا ئەو قسانە دڵسۆزین یان چ کابرای گوتی ها فڵان کەس فکرەی تەکفیری هەیە. نە وەڵڵا خوا بمان پارێزی لەو ئەفکار و مەفکار و لەو تەسەوڕاتانە. ئەو جا دڵسۆزی بۆ پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام ئەوەیە کە ئینسان پێش هەموو شتێکی پێغەمبەر بناسێ عەلەیهی السەڵات وەسەلام. نەک کابرا لە چاو پێکەوتنێکیدا دەگەڕێ دەڵێ خولەفای ڕاشیدین دەڵێ محەممەد، بەستە زمان تا ئێستا تو ناوی خولەفای ڕاشیدینی خۆت نازانی، ناوی پێغەمبەری خۆت نازانێ، نازانی پێغەمبەری تو پێغەمبەرە خەلیفە نییە عەلەیهی السەڵات وەسەلام. ژیانی پێغەمبەر بخوێنینەوە، ئەو جا دیفاع لە شخصی پێغەمبەر بکەین عەلەیهی السەڵات وەسەلام، لە شوێنێک کە بێڕێزی پێ دەکرێتن پەرژینێکی قایم بێ لە پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام. چۆن دیفاع لە نەفسی خۆمان دەکەین، لە ماڵ و منداڵ و شەرەف و ناموسی خۆمان دەکەین، وەڵڵا ئیمانمان تەواو نابێ ئاوا دیفاع لە شخصی پێغەمبەر نەکەین عەلەیهی السەڵات وەسەلام، ئاوا دیفاع لە شەرەف و ناموس و کەرامەتی پێغەمبەر نەکەین عەلەیهی السەڵات وەسەلام. ئەو جا برا بەڕێزەکانی خۆم کە ناوی هات سەڵەواتی لەسەر لێ بدەیت صلی الله عەلەیهی وسەلەم، ئەو جا سونەتەکانی زیندی کەینەوە لە خۆماندا، سونەتەکانی فیعلی و ئیقراری و عملی و هەموو سونەتەکانی پێغەمبەری خوا هەوڵدەین عەلەیهی السەڵام، بە تایبەتی ئەو سونەتانەشی کە سونەتی مەهجوڕن کە خەڵک پشتی تێکردوون، هیچ سونەتێکی پێغەمبەری خوا بەکەم مەزانن عەلەیهی السەڵات وەسەلام. مەچوو بانەچم سونەتێک کە ئەمن جێبەجێ منە کردو بڵێم وەڵا جا قال و قیلی بۆ ببینم بڵێم وەڵا سونەتێکی موئەکەدە یان سونەت نییە، بڵێم کاکە وەڵا من لێرانە نەمتوانی ئەو سونەتەی جێبەجێکم، یان پێم نەکراوە یان عوزرێکم هەیە، ئایا ئەو عوزرەش مەقبولە یان نا؟ خوا دەزانیت. ئەو جا برا بەڕێزەکانی خۆم گەیاندنی دوایین پەیامی پێغەمبەری خوا بە خەڵکی عەلەیهی السەڵات وەسەلام، ئەو دڵسۆزیە بۆ پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام، ئەو دڵسۆزی نواندنە بۆ پێغەمبەران عەلەیهیمۇ السەڵات وەسەلام. ئەو جا دڵسۆزی نواندن بۆ چێ؟ بۆ ئەئیمەت الموسلیمین. ئەئیمەی موسلیمین چێن؟ دڵسۆزی نواندن بۆوان چۆن دەبێ؟ خولەفای ڕاشیدینن، ئەو جا لە دوایوی دەسەڵاتدارانی عالەمی ئیسلامی، ئەوەی دڵسۆزی نواندن بۆ ئەوان گوێڕایەڵیان بکەی، جیهادیان لەگەڵ بکەی، لە چوارچێوەی حکم و دەسەڵاتی وان ئەمر بە چاکە و نەهی لە خەرابە بکەی، و ئەگەر پێشیان گەیشتی مناسەحەیەکی خێریان بکەی بە دڵسۆزی و غەیبەتیان نەکەی، بوختانیان بۆ نەکەی، سوچیان نەکەی، گوناهە گچکەکانیان لە ناو خەڵکی باس نەکەی بۆی کە سمعە و هەیبەتیان نەشچێتن. پێغەمبەر دەفەرمێ عەلەیهی السەڵات وەسەلام ئەقیلوا صاحب الهەیئات عەثەراتهم إلا الحدود، ئەوانەی کە خاوەن پێگە و دەسەڵاتن لە ناو کۆمەڵگەی لە ناو موسڵماناندا چاوپۆشی بکەن لە هەندێک گوناه و کەم و کوڕی گچکەیان بۆی کە هەیبەتیان نەشچێتن. إلا الحدود، مەگە گوناهێکی کەبائیر بێ حەدی شەرعی لەسەر بێ. دەنا ئەوەکانی دیکە جا ئەو جا بۆتان نییە لەسەر ستەمێک، لەسەر نائەدالەتیە کە بەو شێوە نەبێ لە ناو کۆمەڵگە و موجتەمەعدا کابرا وەکو بڵێ خروجی لەسەر بکات و کە لێرانە قسەی زۆری لەسەر عولەما قسەی زۆریان لەسەر کردوون. ئەو جا برا بەڕێزەکانی خۆم خاڵێکی دیکە لەو خاڵانەی کە کۆتایی فەرموودەکەش پێدێنمەوە و عامەتیهم. ئیسلام
ئەوە نییە بڵێ بەس دڵسۆزیت بۆ خوای هەبێ ئیدی کە هەمووی هەڵوشە. لەو سیستەمانەی ئەمڕۆ بەس بڕۆ بکاکە لەگەڵ دەسەڵاتدارەکەی ئەوە بکە عەزێکە بڕۆ هەموو ڕۆژێ 1000 خەڵکی بکوژە، دزی بکە، گەندەڵی بکە، هەرچی دەکەی مادام تەپڵی بۆ لێ دەدەی و مادام بە شان و باڵی هەڵدەڵی و مادام خراپەکانی بۆ پنی دەکەی هەرچی دەکەی بیکە، وانە لە ئیسلامدا. چۆن لە بیدایەتی دڵسۆزی بۆ خوا ئاخیرەکەشی و عامەتیهم دەبێت دڵسۆزی بوو بۆ هەموو خەڵکی. دڵسۆزی بوونمان بۆ هەموو خەڵکی چۆن دەبێت؟ فێڵیان لێ نەکەین، غەشیان لێ نەکەین، خیانەتیان لێ نەکەین، جوێنیان پێ نەدەین، بەهەڵەیان دانەبین، نسحەت و ئامۆژگاریان کەین کاتێک کە من وە دەڵێم ئەویش دەگرێتەوە. ئەو فەرموودەوە من نییە کەسێکی تایبەت نییە بڵێ وەڵا فڵانکە، هەموو خەڵکی ئیماندار دەگرێتەوە. زاتوو بەس بینە بەرچاوی خۆت، بەس عالەمی ئیسلامی ئەو فەرموودەیەی جێبەجێکە قەسەم بە زات و سیفاتی خوای پەروەردگار یەک کێشە و مشکلە نامێنێت. بەس ئەو فەرموودەی جێبەجێ کاتن، هەموو هەست بە مەسئولیت بکاتن، یعنی کاتێک هەست بە مەسئولیت دەکا ئەو هەموو خەڵک هەستی بە مەسئولیت کرد، هەموو دڵسۆزی یەکتر بوو. یعنی کاتێک کە دەبینی منداڵێکە لەو لە جغارت 15 کەس پێکەوە، کوڕم ئەو جغارە حرامە، کوڕم ئاخر دەتکوژێت و بۆ خۆی ئینتیحارە. ئەوە کابرا دەبینی لەناو ئەو هەموو بەسی وایە بە هەزاران گوناه و تاوان دەکرێتن، نەک نەهی لێ ناکانی و چیوانشی گرژ نابیت. لەبەرەوە خوا زیارم کە خوای پەروەردگار تەبارەک و تەعالا بە گەورەی و عەزەمەتی خۆی قسط و بەشێکی ئەو دڵسۆزیە ئەو نەسیحەتەمان بە قسمەت بکاتن، بۆی بتوانین لە ڕۆژی دوایدا بڵێنەی پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وسەلام ئێمەش وەکو ئومەتی تۆ، وەکو شوێن کەوتوانی تۆ هەوڵماندا ئەو فەرموودەی تۆ جێبەجێکەین لە ژیان و ڕۆژانەماندا، دڵسۆز بین بۆ خوا، دڵسۆز بین بۆ کتابەکانی خوا، دڵسۆز بین بۆ پێغەمبەرانی خوا، دڵسۆز بین بۆ دەسەڵاتداران و دڵسۆزی بۆ دەسەڵاتداران برا بە ڕێزەکانی خۆم پێم خۆشەوەی بۆ زیادکەم ئەوە نییە هەر کەسێک کە دەسەڵاتدار بوو ئەتۆ ملت شۆڕکەیەوە بە کەیفی خۆ بارت کات، ئەوە سەقەت حاڵی بوونە لەدی. خوای پەروەردگار دەفەرمێ وأطیعوا الله وأطیعوا الرسول وأولی الأمر منکم. ئولی الأمر منکم دەبێ ئەو کەسەی کە دەسەڵاتداری موسڵمانانە موسڵمان بێتن، دەبێ نوێشکەر بێ، دەبێ ئەهلی جەماعەت بێ، دەبێ خەڵک بیبینی لە مزگەوتەکان، دەبێ ئیعلانی کاکە من شوێن کەوتووی خوا و پێغەمبەری خوام، دەبێ ئیعلانی کاکە کە تەطبیقی شەریعەتی خوا دەکات. لەبەرەوە یەکێک لە ئیشەکانی وەلی ئەمر، یەکێک لە ئیشەکانی دەسەڵاتداری موسڵمان تەطبیقی حدودە، تەطبیقی شەریعەتە. نەک کابرا بڵێ وەڵام من ئەلمانی موشانازی بە ئەلمانیەکە دەکەم کە بابای کابرای موسڵمان بڵێ نا ئەوە لێ حاڵی نەبوو، ئەوە وەلی ئەمرە و خەلیفەیە، ئەو فێڵ لە خۆکردنە کاچی خۆ، ئەو فلوسێکی قەڵەب ناینێتەوە. نەک دڵسۆزی نواندنی بۆ دروست نییە، نابێ گوێڕایەڵی بی، نابێ ملکەتی بی، بەڵام کە شتێکی باشی کرد بە باشی هەردەبی بڵێ باشە و شتێکی چاکە. و نسحەتیشی کەی دڵسۆزیەکەی لێرە گەورەترین دڵسۆزی بۆ ئەو جۆرە دەسەڵاتدارانە ئەوەیە کە بڵێ کاکە بگەڕێنەوە سەر دینی خوا، تۆبە بکەن پێشەوەی کە بمرن، چونکە بمرن مەجالی تۆبەتان نامێنێتن و بارتان زۆر قوڕس دەبێت چونکە ئێوە دەسەڵاتدارن. ئەها خوای پەروەردگار تەبارەک و تەعالا باسی ئەو جۆرە دەسەڵاتدارانە دەکات، دەفەرمێ چی؟ یەحمیلون ئەوزارەهم بەس وأوزارا مع أوزارهم، ئەوانەی کە هەڵیشیان خەڵەتاندوون، ئەوانەی کە بەدواشیان کەوتوون گوناه و تاوانی خۆ ئیوانی شەڵدەگرن. لەبەرەوە دڵسۆزی نواندن بۆ ئەو جۆرە کەسانە دەبێ پیشەی عولەمایە، زانایانە، نەک کابرای زانا بچێتەوێن دەرێ داوای پارەی لێ بکات، کابرای زانا بچێتەوێن دەرێ داوای عەرزی لێ بکات، کابرای زانا بچێتەوێن دەرێ دەستی لۆ لە سنگدا بڵێ قوربان وەڵا بەچی گوتی ئەو دنیاە ئەو هەموو تەخت و ئەو هەموو خەڵکە گەتوونە بێ، هەموو خەڵک لە برسان دەمری، هەموو خەڵک قوڕی وەسەری دەبێ. نە، دەبێ بچێ نەسحەتی کات دڵسۆزیکەوێ بڵێ قوربان جەنابەت خوای گەورە ڕێزێکی لێ ناوی ئەو پلەپای پێداوی بگەڕێەوە سەر شەریعەتی خوای گەورە تۆبەیەکی نەسوح بکە پێشەوەی کە لەسەر ئەو کوفر و ئەو ئیلحاد و ئەو بەرنامە دەستکردانە خوا حافیزی لە دنیا بکەیدەنا، دنیا و قیامەتیش لە دەست دەچێتن. قەسەم بەخوا هەر عالمێک هەر زانایەک ئاوا دوو بە دوو بچی دەکەن، هەر سەرکردەیەکی بکات لێی قبول دەکات و سوپاسشی دەکات. بەڵام هەر زانایەک هەر عالمێک بچێتن لەکن ئەو دەسەڵاتدارانە تالیبی دنیا بکە کە چۆ دەرەوە تفی تێ دەکات، دەڵێ بەخوا ئینسانێکی سووک و چروکە. یا ربی خوای عاقبەتمان خێر بکەی، سەربەرز و سەرفرازی دنیا و قیامەتمان بکەی. والسلام علیکم ورحمة الله وبركاته.